وەرجان هەواڵێکی گرنگتان پێ بڵێم دەربارەی بەشی پێنجەمی ئاڤنجەرس و بەشی شەشەمی ئاڤنجەرس کە لەلایەن هەردوو براگەی ڕوسۆ ئەم هەواڵانە باسکراوە و هەواڵەکان فەرمین. یەکەمیانەوەی کە بەلامەوە گرنگ و کاتی فیلمەکەتان پێ بڵم بڕیارە کە فیلمی ئاڤنجەرس دومزدەی 2 کاتژمێر و نیو بێ و جیاواز لەوە ئاڤنجەرسی سیکرێت وارس بڕیارە 3 کاتژمێر بێ. جایترەکری ئەم کاتە گۆڕانکاری بەسرابێ بەڵام هەروەکو دووبراگە باسییان کرد وەکو دوو فیلمەکەی پێشتری ئاڤنجەرسە. دووبراگەی ڕوسۆ زۆر باسی ڕۆبەرت داونی جونیۆریان کرد، باسییان لەوە کرد کە بە شێوازێک خەریکی خۆ ئامادەکردنە، بە شێوازێک خەریکی ریسێرچکردن لەسەر دۆکتەر دوم کە پێشتر هیچ ئەکتەرێکیان بەو شێوەیە نەبینیەوە و باز لەوەکەن کە ڕۆبەرت داونی جونیۆر خۆی باکستۆری بۆ کارکتەرەکەی نووسێ. واتە لە فیلمەکانی ئاڤنجەرسا چیرۆکێکی ڕابردووی دۆکتەر دوومە بینین لەوانێ پیشانمان با کە چۆن بۆ بە دۆکتەر دوم و ئەم چیرۆکە ڕۆبەرت داونی جونیۆر خۆی ئەینووسێت کە بەڕاستی ئەمە شتێکی گرنگە و جوانە و هیوادارم لە فیلمەکەشا جوان دەرچێت. کۆتا هەواڵی گرنگەوەیە کە هەروەکە زین فیلمەکەی مارڤەڵ هەمووی لە کۆمیکەوە وەرەگیرێ و بە تایبەت بۆ چیرۆکی سیکرێت وارس کۆمەڵە کۆمیکمان هەیە هەریەکە و چیرۆکێکە هەریەکە و شێوازێکە بۆ ئەوەی کە فکرێکمان هەبێت لەسەر ئەو چیرۆکەی کە بۆ فیلمەکان دای ئەڕێژنەوە براکانی ڕوسۆ ڕایانگەیان کە لە کۆمیکەکانی ساڵی هەشتاکانەوە وەرێگرن لەگەڵ ئەو کۆمیکانی سیکرێت وارس کە سەر و ساڵی 2010 و میکسیەکان تێکەڵیەکەن شێوازێکی خۆیان لێ دروستەکەن. هەروەکو لە ئاڤنجەرسی ئیندگەیم و ئینفینیتی وۆرە بینیمان مۆرکی ڕوسۆی پێوە دیار بوو. تبزین دووبراکەی ڕۆسۆ چیمان بۆکەن و ئێستا چیرۆکەکەیان لە بەردەستە ئامادەیە ئیتر بەم زوانە وێنەگرتنی ئاڤنجەرس دومزدەی دەست پێەکە. جا ئەگەرتانەوێت سێری فیلمەکانی مارڤڵکەن بە پێی ریزبەندی ئەتوان بڕۆنە یوتیوبەکەم من بە 4 شێواز بۆم داناون و سابسکرایب لە بیر مەکەن، فۆلۆیش لە بیر مەکەن، لینکیشم لە بایۆ داناوە. ئێوە خۆشەویستن، خواتان لەگەڵ.